ئەکرم خامۆشە، ئەکرم ڕسوول حەسەن نازناوم خامۆشە. ساڵی 1940 لە شاری کۆیە لەدایک بووم لەگەڵ ڕەچی خەڵات. ئەو کاتی باسی سەردین منداڵی ناکرێ بە لەو جێوە دەست پێ بکەین کە لە سەرەتاوە لە قوتابخانەی ئولا 7 ساڵی بۆ پۆلی یەک مەکتەبی ئولا ئەو قوتابخانەیە بوو کە بەڕاستی جێی باسە. هەر لە پۆلی یەک تا تەواوبوون پۆلی 6 مامۆستاکان مامۆستای لێهاتوو، مامۆستای زیرەک، مامۆستای کورتپەروەر هەر یەک لە بواری خۆی. سبەینان ڕێزیان دەکردین لە پۆلی یەکەوە بۆ 2 بۆ 3 بۆ 4 بۆ 5 بۆ 6. ئەو لاکێشەیە دروست دەبوو لە گۆڕەپانی قوتابخانەی ئولا، کۆی سەنجاقی ئولا. لە بیرمان ناچی مەلا سەلاحی مەلا محەممەدی عەبدولخاڵق ئەفەندی دەهات ئەوی دەردەینا کە دەنجی گەلە خۆش بوو، خۆشخوانێکی جوان بوو. لە شێعرەکانی مامۆستا هێمن، لە شێعرەکانی ئەو شاعرانەی دیکە کە شێعرەکانیان پێ ئەزبەر دەکردین، خوایەوە تەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە. شێعرەکەی مامۆستا هێمن گەرچی تووشی ڕەنجەڕۆیی و حەسرەت و دەردم ئەمن، قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەزم، مردم ئەمن. شێعرەکانی تر من زووتیارێکی وڵاتم، شێعرەکەی دلزار شاری کۆیە، شاری کۆیە خاچی پاچی خۆشهەوار، تۆی بەڕاستی جەنەتی پەروەردیگار. بە بیرم دێ مامۆستا کەریم شارەزا لە پۆلێ هەندێکمانی دەردەینا، منیشی تێدا بووم کە پێکەوە وەک کۆرال کۆرس سرودەکان ئەیۆتەن مەفتونی تۆمە و شێوەتم بیرکەوتەوە، وەختی بەندی و ئەسارەت پێبەتۆق و کۆتەوە، من لە زیکر و فکری تۆ غافڵ نەبووم. وا تێ نەگەی حەبس و تێ هەڵدانی و زیلەت تۆی لە بربردۆتەوە. ئەو سرودانەمان دەگۆ و پۆلی 1 و 2 ناوەندیش هەر لە کۆیە بووم. ساڵی 63 ئەو کاتەی کە ڕژێمی ئەو کاتی شێوازی ڕەفتاریان لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانی ئەو سەردەمی تا ڕادەیەک ئالۆز بوو. بەو ئالۆزیە کۆیە زۆر زەرەری پێگەیاندرا لە دەست ئەو حرس قەومی، تا گەیشتە ئەوەی کۆیە بردومان کرا. بابم بۆ سەلامەتی خانەوادەکەی هەندێکمانی گۆستەوە بۆ گوندی سکتان، لەوێش کە وەرزی خوێندن دەستی پێکردەوە. ئێمە هاتینەوە کۆیە
دنیا هەندێک هێور ببووە. ئەوە بوو دایکم لە هەولێرێ هات باوەڕنامەکەی یان وەسیقەکەی پۆلی 2 متەوەستەی بۆ گوێستنەوەم بۆ شاری هەولێر ئەوە بوو جێبەجێ بوو. هاتمە ناوەندی کۆماری متەوەستەی جمهوری. ئەی دڵ توخوا بۆ وا هێندە پەستی. ئەم شعرە لە ڕۆژنامەی هاوکاری بڵاو کراوە. یەکەم شعرم بوو. زا ئەو شعرەم پێشانی بەهەشتی ژووی موکریانیدا ڕازی بوو لەسەر ناوەڕۆکی دەقەکە. ئەوەم پێخۆش بوو بڵاوم کردەوە. شعر ئیلهامە، سروشە. کەڕژا تۆ دەکەوێ ژێر کاریگەریەتی بیرۆکەکە کە هاتووە، ئەوسا تۆ دەکەوێ ژێر ئەو کۆمەڵە یا ئەو چەمکە گرنگ و تایبەتمەند و خەسڵەتانەی کە شیعر داوای دەکا. چییە؟ چێشە، سەروایە. شیعرەکە وەک وەحی، وەک ئیلهام، وەک سروش هاتیە، تۆماری دەکەی بۆ لە بیرنەچی بیرۆکەکە چییە؟ لە ئەنجامی داڕشتنی بیرۆکەکە تۆ وشەی کوردی جوان ئەو شانە چین کە تۆ بیرۆکەی ئەم شعرەی پێ تیفتیفە دەدەی. گەڕانەوە بۆ ئامێزی دایکم لە غوربەتە، لە تاراوگا گەڕانەوە بۆ ئامێزی دایکم. دەڵێن شێتم، بەڵێ شێتم. شێتم هەر شێتی دیدە نیم. شێتم شێتی یەک دیدە نیم. یەک دیدەنی دیمەنی نسێ و نزاران، بەهار و کۆ، مافوری مێرجی وەنەوش و سەمای سەرخۆشی هوزاران. یەک دیدەنی لەنجەی کەوی ڕەوەزی شاخ، پۆڕ و سوێسکە بەسەر تاوێر و زناران. یەک دیدەنی دیمەنی چاوی ئەسپی بۆر، ئەسپی بابم خۆرنشینیەکی ئێواران. جا سەرنجێکی هانکەهانک و شەڵاڵی ئارەقەی ڕاو و نەرمەغاران. برمەسکاویت پێمگەی پرسکاڵە هەڵڕشتن و گێلەی کەویستوتە لێکتر بە پێچینەوە. کەویستوتە لێکتر بە پێچینەوە بۆ هێلانەی دڵداری. لە شعری بەرایم دەقەکانی پێشوو تا دەگاتە ئەوڕۆ لە هەڵسەنگاندنیاندا ناگەنە ئەو قەناعەتەی کە من ڕێسکەی هیچ ئەدیبێکی کوردم گرتبێ و یا بۆنی ستایلی هیچ شاعیرێکی کورد کلاسیک و دوای کلاسیک لاسایی ئەوانم کرد بێتەوە.
چ لە بواری مۆسیقاوە چ لە بواری شێعرەوە بەڵێ دەچوومە ئەو تیپانە تیپی مۆسیقای هەولێر تیپی کۆمەڵ و هونەر و وێژەی کوردی تیپی هونەری نوێ فرقەی فنوونی حەدیسە کە ئەو کاتی هەبوو هاتو چۆم دەکردن ئەمانە هەر هەمووی پێکەوە لە ناخمدا سوزەرەیان کرد بۆ خۆشم مەیلی تاسە و تەزووی موزیک گۆرانی کوردی بەرەو ئەو ئاسۆیی بردم کە دەبێ فێری ئەوەش بم و لەو ماوەی ژیانمدا کە لە هەولێر بووم تا دەگاتە ئەوەی ساڵی هەشتا چوومە دەرەوە بتوانم کۆمەڵێک شاعری خۆم دەقی جوان دەقی ئەدەبی شعری لیریکی دڵداری دەقی سیاسی مارش ئەوانە بنویسم و ئاوازی سەرکەوتووشیان بۆ دابنێم. مامۆستا جەودەت شاکر کەمانژەم بوو شعرم دابوویێ ئاوازی بۆ دانابوو هەروها مامۆستا تەلعەت عارفیش یەک لەوان کە شعری کۆچ و یادیمدایە ئاوازی بۆ دانا بۆ ئاهەنگێک لە ئاهەنگەکانی تۆمارکردنی تیپی مۆسیقایی هەولێر لە تەلەڤیزیۆنی بەغدا ئەو گۆرانیە چەمەر پرسە شین شەپۆر بوو بە چارەنووسی محەممەد زەزای. منشدار دا سری چونی ترناگیم لبر به قوسری چی منه بو منشدار دا سری چونی ترناگیم لبر به قوسری ای پری هر شیوانو آخو جانا یادگار دەبێ هەر شتێک کە دەگوترێ لۆژیک بێ و فاکتەر بێ ئەو فاکتەرە ئەمەیە کە ڕۆژێ لە ڕۆژان هاوسەری مامۆستا تەلعەت لە قەڵاتێ دێتە خوارێ پێم وایە لە دیوی ئەو دیوەی کە بەرامبەر مزگەوتی عەلیە یان چاخانەی مەسکۆیە لەو کاتەدا ئیڤایەک لە لای سینەمە حەمرا گوایە لە حیمچی تانچی بنزینی ئەوەکە بنزینی ئیڤاکە ترومبێلەکە ترومبێلی سەربازی لە حیم دەکەن لە ئاکامی تەقینەوەی ئەوەکە بنزین و ئەوەکە تانچیەکە سەربازەکانی ناو ئیڤاکە مشەوەش دەبن بەولادا دەکەنە تەقا گولەیەک بەبەر مامۆستا سەمیرە خانێ دەکەوی ئیتر دوای وەفاتکردنی و دوای پرسەکەی لە کۆتاییدا ئێمە یەکتریمان گرتەوە لەگەر مامۆستا تەلعەتی و ئەو چەمەرەم بۆ نووسی ئەویش بەو شێوازە ئاوازی بۆ دانا بۆ شێوازەش محەممەد زەزا لە بەغدا لە تەلەڤیزیۆن تۆماری کردو یەکەم جار بڵاو کرایەوە لە تەلەڤیزیۆنی کەرکووک بوو هەر تەلەڤیزیۆنی کەرکووک هەبوو ئەو کاتی وا دەڕۆی و جێم دەهێڵی بۆ سبەی
ئەم دڵە دیلەش لەگەڵ خۆتا دەبەی جێ دەمێنێ بۆ منیش دەردەسەری چۆن ئیتر نەگریم لەبەر بێ هاوسەری ئەی پەری کە جێت هێشتم کە ڕۆیشتی کە جێت هێشتم کە ڕەنجای لە هێلانەی خۆشەویستیم نەگونجای با ئیتر دەست لە یەخەی هیوا بەردەم نائومێد بووم با بەخۆم بگریم هەردەم لە پاش کۆچت وەک غەریبێ دەگەڕێم هەر دەڕۆم و نەشارەزای سەرەڕێم هەر شیوەن و تۆش پەیامی ڕاستەقینەی دڵداری بنێرە بۆ گەر و ئاگر بە دیاری هەر شیوەن و ئاخوژانە یادگاریم ئاخ چەند تاڵ بوو ژینی کورتی دڵداری کاڕۆیشتی بازیت هێشتم کارەنجای لا هێلانەی خۆشەویستیم ناگونجای کاڕۆیشتی بازیت هێشتم کارەنجای لا هێلانەی خۆشەویستیم ناگونجای ئەی پەری لە پەشکۆچت وەک غەریبێ ئاگارێم هەر ئەڕۆم و ناشارەزای ساراڕێم لە پەشکۆچت وەک غەریبێ ئاگارێم هەر ئەڕۆم و ناشارەزای ساراڕێم جوانی ژن تاکە ئەوە یەک دوو ئەوجا بۆ هەر چێبی نازانم بۆ چێ نووسراوە ژن جوانە بە ڤینۆسم چواندیا خوای جوانیە لە لای یۆنانیەکان ئەوە یەک دوو یا فریشتەی زەمینە ئەوەندە شۆخ و شەنگ و دڵگیرە نازدار و نەزەنینە ڤینۆسی یا شیرینی یا فریشتەی زەمینی ڤینۆسی یا شیرینی یا فریشتەی زەمینی ئەی شۆخ و شەنگ و دڵگیر و نازدار و نازەنینی ئەی شۆخ و شەنگ و دڵگیر و نازدار و نازەنینی ڤینۆسی یان شیرینی ڤینۆسی یان شیرینی دەسماڵ و زولف و پەرچەم شەماڵ ئەی با بۆ لای دەم دەسماڵ و زولف و پەرچەم شەماڵ ئەی با بۆ لای دەم ئەم دیمەنە شیرینە براز دێنێتە بەرهەم ئەی ئەم دیمەنە شیرینە من لە زمان و ئەدەبی ڕووسی و سۆڤێتی زانکۆم تەواو کرد ئەو 5 ساڵەی تەوا بوو ماستەرەکەم لەسەر گەورەترین شاعیری ئۆکرانیا بوو کە پێی دەگوترێ خات و ئانا ئەخماتەبە ئەو دیوانە نۆبەرە بەرهەمووی کۆبەرهەمی ئەو 6 ساڵەیە کە ئەگەرم خامۆژ نووسیوێتی بەڵام هەر هەمووی نییە ئەوانی تر زۆربەی زۆری جا چ لە کۆیە چ لە هەولێر چ لە بەرلین چ لە سۆڤیەتستانی جاران لە کیف لە کاتی خوێندن لە ناو چوون بەداخەوە